ئەزان ئەمڕۆکەیتە دینی ئیسلام لە سەرتاسەری ئەوروپا سەری هەڵداوە شکێمە فەرمایشتێکی پێغەمبەری خوامان ساڵسەلەمە فەرمێ دین غەریبە و لە غەریبی شاگەڕێتەوە بۆ ناوتان ئەمڕۆ ئێمە بمانەوە نەمانەوێت دین لە ئەوروپاوە بەرەو لای ئێمە ئەگەڕێتەوە ئەوانیش ئەیانوێ هەرچی چۆنێک بێت بە هەر دژایەتێک بێت بە هەر بربەستێک بێت بربەستێک بن لەبەر دروستبوونی ئەو لێشەوە مسلمانبوونەی خەڵکە کە لە ئەوروپاکرێت سوکایەتیکردن بە هەر ئەدیانێک کە کۆمەڵی خەڵکی لەسەر بێ ئەمە خۆی بۆ خۆی تاوانە بە تایبەتی بۆ ئێمەی مسلمان ئێمە پێی دڵگرانین پێی ناڕەحەتین سوکایەتیکردن بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لای ئێمە هێڵی سوورە والله جا قوربان هەموو کەسیەوە مەبەستێکی هەیە تۆی سایەمە لە وڵاتە حەژەکەن ئیسلام سەرکەوێ تابیر ئەوژماتی کوفر حەزەکە دەفرە ئیسلام بەرەو سەرکەوت نەڕەوە بزنی خوای گەورە ئیسلام لەو پەڕی سەرکەوت نایە بەخوا جیقکەن و فیقکەن هەر ئیسلام سەرەکەوێ خەمووی نەبێ ئەوە نیگەرانم بەقەی هەچی شتێکە ناخۆش بێ نێودەوڵەتی ئۆمانە کێشەیان نییە لەگەڵ هەر باچیان نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسایەتیشی مەزن و ینی پێشەوای مرۆڤایەتیەوە ینی هیچ گومانی تێدا نیە و ئەوانشی کە دەیانێت بەڕێزی بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم چاویان بە ینی ڕێبازی پێغەمبەر هەر نایە چکە ڕێبازی پێغەمبەران صلی الله علیه و سلم خۆیان لەسەربی ڕێبازی ڕاستەڕێکردنی مرۆڤەکانە ینی هەم لە مەسەلەن لە کۆلایەتی ڕزگاریانەکە لە بۆ ئازادی ئەو جاوانشی کە مەسەلەن بێڕێزیەکەن بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بالعكس پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ گەورە دەبی طبعا ئەوە نیشانە ئەوەیە کە مسلمان لە ئەوروپا و لە هەموو جیهان لە هەڵکشاندایە تەماشا دەکەی لە ئەوروپا دەبینی ڕۆژانە بە هەزاران کەس دێنە سەر ئەو دینە جوانە ئەو دینە بە ئەخلاق ئەو ڕەوشتە بەرزە بێگومان ئەوانج ئەو شتیان پێ قبوڵ ناکرێ و ئەمەش دڵنیا بن کەوا دەکاتن ئیسلام زیاتر بستە سەرێ نەوەک بێتە خوارێ ئەوەی کە فەڕەنساییکا بێڕێزی بەرامبەر بە دینی خواکە و پێغەمبەری خواکە صلی الله علیه و سلم جارێ پێش هەر هەمویان ناماقوڵی کردو ئەمانی یەک دوو دینی خوا نەبەوە نەبەک لەوش گەورەتر لەکەدار نابێت ئەو دین نەتەنازولەکان نە لەکەدار بێ نە پێی کەم ئەکرێ ئەوانشی ئەوە ئەکەن و بێچەکن لە منافقین کە ئەو بەرامبەر بە دینی خوا قسە ئەکەن و یان بەرامبەر بە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم قسەکەن پێغەمبەری خواش بۆوان نەگچکا بێتەوە نە گەورە ئەبێتەوە پێغەمبەر ئەو پێغەمبەری نێردراوی خوا بە کەس گچکە نابێتەوە بە کەس لەکەدار ناکرێ دەبی کاردانەوە هەبێتن لە لای خودداوەشە و پێغەمبەر صلی الله علیه و سلم دروی خوا لەسەر بێتن خوا ڕێزی لێ نایە نە بە من نە بە تو نە بە هەزاران کەس بێڕێز نابیتن چکۆ لە لای خوا و پەیامی لەهاتی و ڕێزی لێنرایە کەسێک لەو لای عاشعازی قسەچی دەکاتنەوە کەسێکی زۆر ئاز نزمە عاشعازی و هەوێژی خۆی بەتار دەکا ئەمەش لەگەر ئەوەی دانینە کەسێک سوکایەتی بە دینی ئیسلام بکاتن بە هەموو شتەوە ڕوبەڕووی دەبینەوە نە ئەوە پسوورمان پێسەربەرز دەبیتن لە هەموو ڕۆکێ و پسوورمان پێسەربەرز بووە ئاینی ئیسلام ئاینێکی پتە و بە قووەتە لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتێک و لە هەموو شوێن و زەیەکی بەڵێ کە ئەو کەسەی ئەو سوکاتەی بە ئاینی ئیسلام دەکا ئێمە لە هیچ کەسێکی قبول ناکەین هێلی سوورە پەنجەل و ئاینی ئیسلام بەرێ کارێکی ناڕەوایە و کاردانەوە کەشی خراپە ئێمە وەکو مسلمان لێی خۆش نابین و کاردانەوەشمان بەرامبەری دەبێت و بەرو بۆچوونی خۆشم حەز دەکەم ئەوە دەستێکی لە پشتە و ئەو بیر و بۆچوونانە ئەو کاردانەوانە بەڕاستی وەکو خەڵکی هەولێری کوردستان ئیهانەی ئەم کارانەی سەرۆکی فەڕەنسا دەکەن کە بەرامبەر بە دینی ئیسلام کردوێتی و خۆی لە خۆیدا ئەم کارە دەبێتە هۆی وێژنێکەوە دینی ئیسلام دووبارە کەوا ئێستا خۆی لە خۆیدا لە سۆشیال میدیا دەنج دایتەوە چەندە کەسی بێ باوەڕ بۆی ئەو کارە دێتە سەر دینی ئیسلام کە لە دینی ئیسلام دەپێچێتەوە دینی ئیسلام وانە زۆر باشتر و چاکترە